هاتنی وەرزی بەهاردا گەشت و سەیران دەست پێ دەکات و فیستیڤاڵ ڕێک دەخرێت. بەهار لە سروشتە جوانەکەی و ژیانەوەکەیەوە دەبێتە پارچەیەک لە خاشاک، ژینگە و سروشت وێنەیەکی دیکە بەخۆیەوە دەبینێت. کاتێک سێری دیمەنی پاش سەیرانکردن و فیستیڤاڵەکان دەکەیت تێدەگەیت ئێشتا چاک وەک پێویست هۆشیاری لەبارەی پاکڕاگرتنی ژینگەوە نییە و خۆیان بەرپرسیاری ئەم ژینگە و سروشتە نابینن. ئاژانسی نوژنها دەچێتە هەمان جێگەی فێستیڤاڵی ئەلبەگی جاف کە لە 1 نیسانی ئەم ساڵدا لە گوندی باخانی سەر بە قەرەداغ بەڕێوە چوو. فێستیڤاڵێکی لەو شێوەیە بە هەزارەها دۆلاری بۆ دابین کراوە، بەڵام ئەو بڕەپارەی بۆ پاکردنەوەی پاش فێستیڤاڵەکە دابین کراوە تەنها 1,200,000 دینارە. لە پاش تێپەڕینی 1 هەفتەش بەسەر فێستیڤاڵەکەدا ژینگەی ناوچەکە بووەتە زبڵخانە و زیانی گەورە بەردەشت و دەرکەوتووە. حەبیب محەممەد جاف ئەندامی دەستەی باڵای فێستیڤاڵەکە دەربارەی لایەنی پاک و خاوێنی فێستیڤاڵەکە بۆ نوژنها ئاماژەی بەوەدا لە ساڵانی ڕابردوودا لە دوێ فێستیڤاڵەکە لە ماوەیەکی کەمدا پاکراوەتەوە، بەڵام لەم ساڵدا شارەوانی قەرەداغ پێڕاگەیاندین کە تێچووەکەی بدەینە ئەوان و خۆیان پاکی دەکەنەوە بڕی 1,200,000 وەرگرتووە، بەڵام بەداخەوە شارەوانی داوایان کرد کە خۆیان پاکی بکەنەوە و تا ئێستاش بە باشی پاک نەکراوەتەوە. ڕۆژان فەریدون مامۆستای زانکۆ و پسپۆڕ لە بواری ژینگە و پیسبوون دەربارەی پیسبوونی ژینگە بە هۆکاری مرۆیی و نوژنها دووە و ئاماژەی بەوەدا هۆکاری سروشتی و مرۆیی هەن بۆ پیسبوونی ژینگە. هۆکارە سروشتیەکان سروشت خۆی بچاکی دەکاتەوە، بەڵام ئەوەی ڕۆڵی سەرەکی هەیە لە پیسبوونی ژینگەدا مرۆڤە. طبعاً هۆکارەکانی پیسبوونی ژینگە زۆرن. ئەگەر بەگشتی باسان لێ بکەین هۆکارمان هەیە سروشتیە، هۆکارمان هەیە مرۆییە. بەگشتی ئێمە گەرباز لە هۆکارە سروشتەکان بکەین ئەوانن کە لە سروشتا خۆیان دروستە بنجارێکی کە سروش ئەتوانێت خۆی لێ خاوێن کاتەوە. ئێمە زۆر جەخت لەسەر لایەنە سروشتەکان ناکەین، بەڵام ئەوەی کە زۆر ڕۆڵی هەیە لە ژینگە پیسبوونە بەدەستی مرۆڤ، لەبەرەوەی مرۆڤ ڕۆژ لە دوای ڕۆژ توانەکانی باڵاتر و فراوانتر ئەبێت و بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە بە زۆری کاریگەری گەورەی هەیە لەسەر مەسەلەی پیسکردنی ژینگە. لە ڕێگەی و پێشکەوتنانی کە لە بواری کشت و کاڵە، لە بواری پیشەسازیە، لە بواری ئۆتۆمبیل و گواستنەوەیە، لە بوارەکانی بۆ نمونە بەکارهێنانی مۆبایلە، بەکارهێنانی موادە پلاستیکیەکانە بێ ئەو پاشماوە پاشەڕوانە بێ کە مرۆڤ لە دوای خۆی لە هەر شوێنێکا بێ بەجێی ئەهێڵێت، لە بەکارهێنانەکانی کەلوپەلەکانی ڕۆژانەیە بێ ئەمانە هەموویان کاردانەوەیان هەیە لەسەر ئەو کار و چالاکیانی کە ڕۆژانەیەتی و کاردانەوەی هەیە لەسەر ژینگەکەی. بۆیە توانین بڵین ڕۆژانە تەنانەت بەهۆی زۆری ژماری مرۆڤەوە لەسەر ڕووی زەوی و بەکارهێنانەکانی مرۆڤ بۆ کەلوپەلەکانی دەوروبەری ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەری هەبوو لەسەر زیادکردنی پیسبوونەکانی ژینگەیە. ئێمە خۆمان لە بنچینە 3 پلەی پیسبوونمان هەیە. ئەوەی کە ئێستا لە ناوچەکانی خۆمانە بەربڵاوە ئەیبینم لە ئاستی پیسبوونی مەترسیدارین، لەبەرەوەی پلەکانی پیسبوون ئەو مادە پیسەرەکان پلەی ئەمانیان تێپەڕانەوە، ینی لەو سنوورە تێپەڕێون کە ستانداردەکان دەستنیشانی کردوون بۆ پیسبوون. ینی ئێمە ناتوانین بڵین لە پلەیەکی زۆر سەلامەتین، لەبەرەوەی ئەو مادە و کەلوپەلانی کە لە ژینگەکەیە فڕێ ئەدرێن ئەوانی کە هۆکارن لە پیسکردنی ژینگەکەمانە هەمویان سنووری ستانداریان تێپەڕانوە. بۆیە توان بڵم لە پلەی مەترسیدارین و هەنگاوەنین بۆ ئەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەریەکانی مەترسیدارترە بێ و کاریگەریەکانی زیاترە بێت، چونکە بەزەسەر مرۆڤ و تەندروستی مرۆڤ نییە کاریگەریەکانی، بەڵکو ببینین کاریگەری هەیە لەسەر زیندەوەرەکانی دەوروبەرمان لە ناو ژینگەکە کە بە دەوروبەری ئێمەوان کاریگەری هەیە لەسەر ڕۆکی سەوزایی، کاریگەری هەیە لەسەر ئاژەڵی کێوی. ئەمانە هەستەکەین ینی ڕوبەری فراوانتر داگیرەکات لەو ناوچانی کە گرتوێتەوە. هەموو پیسکەرەکان لە جێگە و ڕێگەی خۆیانە کە تەسیراتیان هەیە، هەمویان بە گوێرەی ئەو کاتانی کە ئەمێننەوە لە ژینگەکەیانە کاریگەریان هەیە. بەس ئەوانی کە ئێستا لە هەموو دنیاە زۆر کاریگەریە بە تایبەتی لە وڵاتانی وەکولای خۆمانە زۆر ئەتوان بڵێم تا ئاستێکی زۆر ڕۆشنبیرێکی زۆر کەممان هەیە لەبارەیەوە فرەدانی پاشماوە پلاستیکیەکانە، چونکە لە لای ئێمە بەداخەوە نەمانتوانیوە ڕیسایکڵینکەین بۆ ئەم مادانە و هاوڵاتیانیش نیانتوانیوە بەکارهێنانەکانیان کەم بکەنەوە لەم بوارەیە بە پێچەوانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاراستەی ژیانی خەڵک بۆ بەکارهێنانی مادە پلاستیکیەکانە و ئاسانکاریەکی زۆر کراوە هەم لە دروستکردنیانە، هەم لە بەدەستگیشتنیانە بە ئێمە و هەم لە بەکارهێنانیشیانە. بۆیە توانین بڵین ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە پیسبوونی بە مادە پلاستیکیەکان. مادە پلاستیکەکانی ژەڕووی کیمیایی و پێکاتەکانیان جیاوازە، بەڵام ئەگەر بینە سەرەوەی بەگشتی باس لەم مادەیە بکەین
مادە پلاستیکیەکانی کێک لە سیفەتە خراپەکان ئەوەیە کە زۆر بە درەنگشی ئەبنەوە لە ناو خاکا بێت یا لە ئاوا بێ لە هەرچی شوێنێکا کە داگیرێکات. بەلایەنی کەمەوە 80 بۆ 100 ساڵیەوێ بۆ شیبوونەوەیان و هەندێک لەم مادانە دووبارە پاشماوی بەدوای خوانانی ئەو مدەی 80 ساڵی کە لە ناو ژینگەکەشا ئەمێنێتەوە بەدوای خۆیان کۆمەڵێک ئاساواری تری بەجێ هێڵە. دێکێک لەوانە کاریگەری هەیە لەسەر زیندەوەرەکانی ناو خاک. ئەو مادانە زۆربیان مادەی ژەهراوین تێکەڵە بنەوە بە بەروبوومە ڕۆکیەکان و دووبارە چێتەوە ناو سیستمی خۆراک لە لای زیندەوەرەکانی کە. یەکێک لە مەترسیەکانی کە ئانیە یاخود کە ئێستا کاریگەریەکەی ڕاستەوخۆ دەرەکەوێت ئەوەیە کە ڕێگە ئەگرێت لە چوونە خوارەوەی ئاو بۆ چینەکانی ژێرزەوی، یان یەکێک لە گرفتەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە کەمی چوونە خوارەوەی ئاوە بەهۆی ئەو ڕوبەرە زۆری کە چیمەنتۆ ئەکرێت کە قیرتاوەکرێ ڕوبەری سەوزایەکان کەمە بێتەوە بۆ خۆی ئاستی بارانبارین کەم بۆتەوە. مادە پلاستیکیەکانی ژارێکی تر کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە ناهێڵن بە ئاسانی ئاو بچێتە چینەکانی خوارەوەی ژێرزەوی و بۆ مودەیەکی زۆر ئەمێننەوە و ئەمانە مادەی ژەهراوین و زۆر جار هۆکارێکن لە دروستبوونی زیادبوونی ڕێژەی شەرپەنجەکانە. مەسەلەی پاراستنی ژینگە بەس قسەکردن نییە، یعنی خۆی ژینگە ئیشکردنە. بەداخەوە تاکی ئێمە ئەگەر هۆشیاریشی هەبێ زۆر جار ئامادەی ئیشکردنەکەی تیانی. ئیشکردنەکە چییە؟ خاڵی یەکەم ئەوەیە دائیمەن تۆ لە بەکارهێنانی ئەم مادانە کەم بکەیتەوە. ینی مەرج نییە کە تۆچی بۆ سەفرا یا ئەچیتە شوێنێک بۆ کات بەسەربردن مەرج نییە مەوادی پلاستیکی بەکاربێنیت. ئەتوانیت ئەگەر بەکاریشن هێنا کەم بەکاربێنیت، ئەتوانی مادی شوشە بەری لەگەڵ خۆتەوە بهێنیتەوە جارێکی تر بەکاریانە هێنیتەوە. تاک ڕۆشنبیری کەمی هەیە و هەست بە لێپرسراوێتی ناکا بەرامبەر بەو شوێنی کە تایە ئەژی بەڕاستی و هەستەکەم وەزع و ظروف و بارودۆخە سیاسی و ئابوووریەکەش بەشداری کردووە لەوەی کە هەستی لێپرسراوێتی کەم کردوتۆ لە ناوتاکی کۆمەلگاکەی ئێمەیە و هەمومان بەرپرسیارین لە بڵاو نەبوونەوەی هۆشیاری ژینگەیی. بۆ نمونە تەواوی کەناڵەکان هۆشیاری تاکە بەستنەوە تەنها بە ڕۆژی ژینگەوە یاخود ڕیکلامەکانی خۆیان یان ئاگادارکردنەوەکانی هاوڵاتیان بڵاوکردنەوەی هۆشیارەکان تەنیا پەیوەست کردو بە یەک ڕۆژەوە یان بە وەرزی بەهارە و کاتێک کە ئەزان کە هۆکارەکانی پیسکردنی ژینگە لە وەرزی بەهارە زۆر زیاترەکە بەهۆی چوونە دەرەوە و سەیران و گەشتی خەڵکەوە. خوێندنگاکان و پەروەردە بەرپرسیارن لە کەم بڵاوکردنەوەی هۆشیاری لەو بوارەیە، نەبوونی پرۆگرامێکی ژینگەی لە خوێندنگەکانە تاوەکو مناڵ پەروەردە بکرێت لەسەر پاراستنی ژینگەکەی. لە هەمووی گرنگتر نەبوونی یاسایە، یعنی ئێمە نەمانتوانێت بە یاسا ئەم بوارانە جێبەجێ بکەین. یاساکان هەن بەڵام جێبەجێکردنەکانیان وەکو پێویست نییە لە هیچ لایەنێک لە لایەنەکانە. مامۆستایانی ئاینی زۆر پێویستە هۆشیاری ژینگەی بن بە هاوڵاتیان لەوەی کە لە مۆلا مۆسمی سەیرانە وەرزی گەشت و گوزارە خەڵک ئەچنە ئەو شوێنانە بەرپرسیاری لەوەی چۆن خاک ئەپارێزی، چۆنێک خاک پیرۆز کراوە لە کتێبە ئاینەکانە، چەندێک ئاو پیرۆز کراوە بە هەمان شێوە لە کتێبە ئاینەکانە، هەوا چەندێک ڕێزی لێ گیراوە. یعنی ئەمانە هەمووی لە کتێبەکانە بەشێکن لە بەشە گرنگەکان بۆ پاراستنی ژینگە لە ڕاستیە. لەبەرەوە لە هەموو سێکتەرەکانە ئێمە کەمتر خەمین لەوەی کە نەمانتوانێت وەکو پێویست هۆشیاری ژینگەی لە ناوتانەکانە بڵاوکەینەوە. مەسەڵی پاراستنی ژینگە دوولایەنەیە، بەشێکیان تایبەتە بە هاوڵاتی، یعنی بێ هاوڵاتی خۆی هەست بەو لێپرسراوێتی بکە وەکو باسم کرد لەو لایەنانەوە زانیاری وەربگرێت کە ئەتوانێت کەناڵەکانی ڕاگەیاندن، کەناڵەکانی بۆ نمونە لە چەناڵەکانی ئینتەرنێت لە فەیسبووکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زانیاری وەربگرێت لەو بارەیەوە. بەشێکی کیانەکەوێتە سەر حکومەت، یعنی کۆمەڵێک لە ئیشەکان زۆر پێویستە حکومەت بتوانێت ئیشی تیا بکات، چونکە بە هاوڵاتی هۆشیار بێ. من خۆڵ و خاشاکی خۆم بەمە شوێنی مەبەست، بەڵام دوجارە بێت حکومەت ئەم خۆڵ و خاشاکە چارەسەرکات، چونکە بەداخەوە ینی مەسەلەی خۆڵ و خاشاک لە وڵاتی ئێمەیە لە چارەسەری ناو ماڵەکانەوە کە پێویست جیاب بکرێتەوە جێبەجێ نەکراوە هەتاوەکو ئەگاتە ئەوەی کە حکومەت بتوانێت چارەسەری بۆ بکات لە ڕووی ریسایکلینەوە بێت، بۆ نمونە لە ڕووی چارەسەری پاشماوی خۆراکیەوە بێت، جۆری پاشماوەکان چۆن چارەسەرکردن ئەمەیان ئەکوێتە دەستی حکومەت. بۆیە ئەتوانین بڵین دام و دەستگای لێپرسراویش لەم بارەیەوە نەیتوانێت بە ئەرکی خۆی وەکو پێویست هەستێ لەو بارەیەوە. ڕۆژان فەریدون باس لەوە دەکات کە هەمووان بەرپرسیارین بەرامبەر بڵاوبوونەوەی هۆشیاری ژینگەی. بۆ نمونە سەرجەم کەناڵە تەلەڤیزیۆنەکان بڵاوبوونەوەی هۆشیاری تەنها دەبەستنەوە بە ڕۆژی ژینگە و بە وەرزی بەهارەوە. گرنگترین خاڵ ئەوەیە تۆ بتوانیت ڕێکەوتنێک هەبێت لە نێوان لایەنی پەیوەندیدار وەکو حکوومەت و لەگەڵ ئەو کەسانی کە فستیڤالەکان ڕێکەخن یان هەرچی موناسەبەیەک بێکە لە مۆلارێکە خرێ بەهار ینی وەرزێکە بە بەردەوامی خەڵک لە کۆڕ و کۆبوونەوە و دانیشتنایە.
ئەبێت ئەم کۆنتراکتە یام عەقدەکە لە نێوان حکومەت و لایەنی پەیوەندیداری حکومیش و ئەهلیشا هەیە پەیوەستیان بکاتەوە بیان بەستێتەوە بۆی کە بتوان بڕێکی ئەو بودجەیە تەرخام بکەن بۆ خاوێنکردنەوەی شوێنەکە دوای خۆیان دوجار ڕێ بدرێت بە دووبارەکردنەوەی ئەم فستیڤالانە یا ئەم بۆنانە کە دروستەکرێت لە هەرچی شوێن و هەرچی جێگەیە کابێت بەداخەوە ئەم شوێنە بەتاڵە لەبەروی ئێمە هەز بە گرنگی ئەم لایەنە ناکەین یعنی ئەمە ناهۆشیاری تاگۆنەوە هۆشیاری موسساتی حکومی یان گرنگی نەدان بەلایەنە ژینگەیەکانە لە هەموو بوارەکانە بەداخەوە ئێستێمە حکومت زۆربەی ئەم سێکتەرانی یاوتە دەست کەتی تایبەت ینی ئەو کاتی کە حکومت خۆی ئیشەکانێ کرد هەستەکەم زۆر باشتر زۆر ڕێکوپێکتر ئیشەکان بەڕێوگاوە ئەڕۆیشت هەتاوکو ئێستا کە لە کاتی تایبەتایە ئەو کاتی کە شارەوانی تەواوی پاکردنەوەکان خۆی ئەیکرد زۆر شتەکان ڕێکوپێکترە ڕۆیشت بەڕێوە منتەزەمتر بوو وەک لەوەی کە ئێستا ئەکرێت بۆیە باشتر وایە ینی حکومت ئەم پەیوەندی خۆی ڕێک خاتەوە لەگەڵ هاوڵاتیە جارێکی تر هاوڵاتیان ببەستێتەوە بە جۆرێک کە لە دوای سەیرانکردنەکەی خۆیان شوێنەکانی خۆیان خاوێن بکەنەوە بۆ هاوڵاتی بتوانێت سنووقی سیارەکەی بە پڕی بەرێکە پڕە لە خواردن بۆ لەو سەرکە بە بەتاڵی ئەهێنێتەوە بەلایە و ئاساییە بەس ناتوانێت پاشماوەکەی خۆی لەگەڵا خوکۆکاتەوە بۆ لە بیرێتی مەنجڵی خواردنەکەی خۆی لەگەڵ خۆیان ئەهێنێ بۆ سەفرە بۆ بیرینیە سێ زەرفی بەتاڵ بەرە لەگەڵ خۆیان پاشماوەکەی خۆی تێکا کرد بۆچی لەبەری ئێمە گرنگیمان بەم لایەنە نەیاوە ئەم لایەنەمان فەرامۆش کردو بە تەواوەتی لە لای خۆمان لەبەری هیچ ئیجراعاتێک نەکراوە ینی بەداخەوە ئێمە لە هەموو شوێنێکە ژینگە ئەبێت ئیجراعاتی قانونی لەم لایەنەوە بکرێت لەبەری ئێمە ئەم لایەنەمان بەتاڵە بۆی نەمانتوانیەوە لە ڕووی یاساییشەوە کەس پەیوەست بکەین بەو فستیڤالەوە کە ئیکا لە ڕووی یاساییە و لێ پێچینەوە لەگەڵ کەسان ناکرێت کاتێکە شوێنەکەی خۆی بە پیسی بەجێهێڵێ ئەم زۆر بە ئاسانتر تۆ ئەتوانیت فستیڤالەکان ڕێک خەی لە کاتێکا کە کەسێک هەیە نوێنەریانە کە گروپێک هەیە نوێنەرایەتی ئەم فستیڤاڵا کاتوانی بە ئاسانتر کۆنتترۆلی لایەنی خاوێنکردنەوەی ناوچەکان بخیتە سەرشانیان بەڵام لەبری لایەنە یاسایەکە جێبەجێ ناکرێت بەداخەوە ئەم لایەنش بە فەرامۆشی بەجێماوە.